بودجە لەسەر مێزی پەرلەمانە و بەشێکی شیعەکانیش هەڕەشە دەکەن. تێپەڕاندنی یاسای بودجە پێگەی کورد بەهێزتر دەکات. شیعەکان مەرجێک بۆ تێپەڕاندنی یاسای بودجە دادەنێن. دوای چەند جارێک دواخستن بڕیارە ئەم ڕۆژارێکی دیکە پەرلەمانی عێراق لەسەر یاسای بودجە کۆ ببێتەوە. هەمواری یاسای بودجە و دەنگدان پێی بۆتە جێگەی مشتومڕی لایەنەکانی عێراق و چەند جارێکی شیعەکان نیسابی یاساییان شکاندووە. ئەو بەشەی یاسای بودجەی عێراق کە هەموار دەکرێتەوە تایبەتە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بەپێی مادەی 12 بڕگەی جیم تێچووی دەرهێنانی 1 بەرمیل نەوت دەکرێت بە $16. هاوکات هەرێم دەبێت ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکات و ئەگەر هەر گرفتێک لە هەناردەی نەوتی هەرێم دروست بوو نەوتەکەی ڕادستی وەزارەتی ناوخۆی عێراق دەکرێت تا لە ناوخۆدا ساغ بکرێتەوە. دوای هەناردەکردنەوەی نەوتی هەرێم و فرۆشتنی لە ڕێگەی سۆمەوە داهاتی نەوتی هەرێم دەچێتە بانکی ناوەندی عێراق. بەپێی هەموارەکە شایستەی دارایی کۆمپانیەکانی نەوتیش چارەسەر کراوە کە لە داهاتی نەوتی فرۆشراوی هەرێم دەدرێت بە شێوەی پێشینە. بەپێی زانیاریەکان لایەنە شیعەکان وەک هاوپەیمانی دەوڵەتی یاسا و پەرلەمانتارانی بەسرا هێشتا دژی زیادکردنی تێچووی بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستانن. سەرچاوەیەک لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند شیعەکان دەیانەوێت فراکسیۆنە کوردیەکان دەنگ بدەن بە یاسای باری کەسێتی و ئەوەشیان وەک مەرجێکی ڕانەگەیەنراو داناوە تا دەنگ بدەن بە یاسای بودجە. جیالەوە شیعەکان لە سەروبەندی نزیکبوونەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدان و بابەتەکە وەک کەمپینی هەڵبژاردن و بانگەشە بەکاردەهێنن چونکە لەناو شەقامی شیعە ئەو باوەڕەزاڵە کە هەرێم ئێستا پارەی بەغدای بێبەرامبەر بۆ ڕەوانە دەکرێت و ئەوەش زیانی لە ئابووری عێراق داوە. بەڵام تێپەڕاندنی یاسای بودجە لە بەرژەوەندی کوردە و پێگەی کورد بەهێز دەکات لە ئەستی عێراق. بە جۆرێک وا دەکات ئیدی بەشێکی زۆری گرفتەداراییەکانی نێوان بەغدا و هەولێر چارەسەر دەبن.